شێوازی دابەشکردنی موچەی خانەنشینانە لە یەکێک لە بانکەکانی ڕانیە. خانەنشینان دەڵێن نیگەرانن کە بەو تەمەنە زۆرەوە ناچارن چەندین کاتژمێر چاوەڕێ بکەن تاکو نۆرەیان بەردەکەوێت. وڵای ئەوڕۆ لە 8:30 هاتوو. دوێنێ شادووی دوێنێ شاتم چوومەوە تم ئەوڕۆ بەرم دەکەوێت ئەو ڕۆژەوە دەیبینی ئەو هاە قەرواڵغا ئەرێ وڵای تاڵێ خەڵەباڵ باشە لەو شوێنێ بێتاقەت دەبی بێتاقەت کوڕەنەوە وڵا بێتاقەت دەبی بەردەبیەوە دڵی لە دوورەوە دانیشم ئەوەش خوێندنەوەکە هێندەکان گویان لێوێ هێندەکان گویان لێنی ئەو هاکە گوزەران نییە باقەدەوە پاداشی مادووبوونی ئەو پێشمەرگانە نییە ئەو خەڵکە نییە کە مادوونی بۆ کێشە تەنها بەحەقەت ئەوە فکر لەمە بەرژەوەندی خۆیان دەکەنەوە دەسەڵات فکر لەو خەڵکەی ناکاتەوە هەر لەوەی تەماشا دەکات چۆن بەرژەوەندی خۆی بپێشێ چۆن یعنی بۆ خۆی باشە بۆ کۆمپانیەکانی باشە فکر تا ئێستا فکری لە بەرژەوەندی ئەو خەڵکەی نەکریت. جاشەکان ئەلان لە پێشەمەنە جاشەکە. خانەنشینێک دەڵێت ماوەی 2 ڕۆژە دێت بۆ وەرگرتنی موچەکەی بەڵام نۆرەی بەرنەکەوتووە و لە کاتژمێر 5 بەیانیەوە چاوەڕێیە. لە سعات دەوری 5:30 هاتوو. لە 5:30 بەیانیەوە هێشتا بەر نەکەوتووە؟ نەوەڵا زانێ مازەوە بەرناکەوی. وازوو بەرناکەوێت؟ نەوەڵا دەڕوانێ بە سعات ئەوڕۆ بەرکێ؟ وەڵا هیندا نازم لەوانێ بشتە سعات 2-3 وانە. باشە دۆخی موچە خۆران چۆنە بۆ شێوازە موچە دابەش دەکرێت ناخۆش نییە بۆ ئێوە؟ ناخۆش بێت دەسەڵات دێ؟ بەڵێ دەسەڵات دێ. پشتما دێشێوە دانیشتم گوێشم لێ نێزان ئادەم نەدەخوێنێت و ناخوێنێت هەرخوا بۆ خۆی دەزانێت سیمان کردووە سیمان نەکردووە. کەسی ئێستا بۆ شێوازەی بۆ شێوازەوە ئەو عینەکە زانێ وایە وەرشمان ناکەی دەڕۆینەوە. وڵای ئەوڕۆ لە 8:30 هاتوو. دوێنێ شادووی دوێنێ شاتم چوومەوە تم ئەوڕۆ بەرم دەکەوێت ئەو ڕۆژەوە دەیبینی ئەو هاە قەرواڵغا ئەرێ وڵای تاڵێ خەڵەباڵ باشە لەو شوێنێ بێتاقەت دەبی بێتاقەت دەبی کوڕەنەوە وڵا بێتاقەت دەبی بەردەبیەوە دڵی لە دوورەوە دانیشم ئەوەش خوێندنەوەکە هێندەکان گویان لێوێ هێندەکان گویان لێنی ئەو هاکە. خانەنشینان بە بێزاریەکی زۆرەوە دەڵێن دەسەڵاتداران وەفایان نەبووە بەرامبەر ئەو خزمەتە زۆرەی لە ڕابردوودا کردویانە دەژڵێن ئێمە خزمەتی شاق و شارمان کردووە بەڵام بەم شێوازە و با مادووبوونێکی زۆرەوە شایستە داراییەکانمان وەردەگرین. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.